شاندی حکومەتی هەرێم بەم زوانە سەردانی بەغدا دەکات. وەزیری ناوخۆی حکومەتی هەرێم زانیاری نوێ لە سەر هێرشە موشەکیەکەی سەر هەولێر ئاشکرا دەکات. بارزانی و مالکی جەخت لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن دەکەنەوە لە ئاوادەی خۆیدا. سڵاوتان هەبێ و هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاشکرای کرد بەم زوانە شاندی هەرێم بە مەبەستی یەکلاکردنەوەی پرسی شایستەدارایەکانی هەرێم ساردانی بەغدا دەکاتەوە. ئەڵماس فازڵ پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند شاندی حکوومەتی هەرێم بەم زوانە سەردانی بەغدا دەکاتەوە، بەڵام هێشتا وادەی ئەنجامدانی سەردانەکەی شاندی هەرێم بۆ بەغدا دیاری نەکراوە. ئەو پەرلەمانتارە ڕاشی گەیاند ئەم سەردانە دوای ئاڵوگۆڕ و سەردانی شاندی حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم دێت. لە سەردانی پێشووی شاندی چاودێری دارایی عێراق بۆ هەرێم زۆرێک لە بابەتە هەڵپەسێراوەکانی نێوان هەردوو لە یەکلا کراونەتەوە. لەبارەی ئەو 200 ملیار دینارەی لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ هەرێم خەرج کراوە. ئەڵماس فازڵ ڕایگەیاند ئەو پارەیە وەک سلفا هەژمار دەکرێت و لەو چوارچێوەیە دەرناچێت هەتا هەرێم و بەغدا نەگەنە ئەنجامی کۆتایی و شایستەدارایەکانی هەرێم بەو شێوەیە خەرج نەکرێت کە لە یاسای بودجە ئاماژەی پێکراوە. ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ چوارشەمە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئەو هاوانانەی ئاراستەی قوشتەپە کراون لەو ناوچانەوە بووە کە لەژێر دەسەڵاتی حکوومەتی فیدراڵدان. وەزیری ناوخۆی هەرێم ڕاشی گەیاند تا ئێستا هیچ کەسێک لەسەر ئەو هێرشە دەستگیر نەکراوە، چونکە ئەو ئۆتۆمبیلەی موشەکەکانی لێوە ئاراستە کراوە لە نێو سنووری هەرێمدا نەبووە. ڕێبەر ئەحمەد داوای لە هێزە ئەمنیەکانی عێراقیش کرد ڕێگری بکەن لە دووبارە بوونەوەی ئەو هێرشانە بۆ سەرشاری هەولێر و ڕێگریش بکەن لەو کەسانەی کادەیانەوێت ئاژاوە لە نێوان بەغدا و هەولێر دروست بکەن. ئەوەش لە کاتێکدایە دوێنێ لە ڕێگەی هاوەنەوە ناحیەی قوشتەپەی سەر بە پارێزگای هەولێر کرایە ئامان. ئەمڕۆ چوارشەمە نووری مالکی و شاندێکی باڵای دەوڵەتی یاسا لە پیرمام سەردانی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیان کرد و کۆبوونەوەیەکی داخراویان ئەنجامدا. لە کۆبوونەوەکەدا بارزانی و مالکی جەختیان کردوێتەوە لەسەرەوەی کە ئەوان سوورن لە سەربەڕەوەچوونی هەڵبژاردنە پێشوەختەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە وادەی خۆیدا کە بڕیارە لە دەی ئەم ساڵ بەڕێوە بچێت. مالکی لەو کۆبوونەوەیەدا با بارزانی ڕاگەیاندووە پێویستە لە ئێستاوە کار بۆ ئەوە بکرێت ڕێزدا دەرەنجامی هەڵبژاردنەکە و بەرکەوتەی حیزبەکان لەو پرۆسەیەدا بگیرێ بۆ ئەوەی هیچ پشێویەک لە عێراق ڕوونەدات. با گوێرەیە و زانیاریانەی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم ئاشکرای کردووە سبەینێ موچەی مانگی هەشتی دیوانی وەزارەتی پێشمەرگە و لیواکان دابەش دەکرێت. سەرچاوێکی داراییش هۆکاری خاودابەشکردنی موچە ئاشکرا دەکات. لەو زانیاریانەی ئاشکرا کراون سبەینێ پێنجشەمە موچەی مانگی هەشتی دیوانی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێم و لیواکان بەبێ لێبڕین دابەش دەکرێت. ئەم زانیاریایی وەزارەتی دارایی لە کاتێکدایە کە ئەمڕۆ چوارشەمە دەست بە دابەشکردنی موچەی وەزارەتی تەندروستی کراوە و بڕیاریشە تا چوارشەمەی هەفتەی داهاتوو دابەشکردنی موچە کۆتایی بێت. ئەمەش لە کاتێکدایە سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی ئاشکرای کرد تا ئێستا بەغدا 200 ملیارەکەی بۆ هەرێم ڕەوانە نەکردووە و هۆکاری خاودابەشکردنی موچەش بۆ ئەوە دەگەڕێتەوە. لە کۆبوونەوەی ڕێبەری وڵاتانی جیحەوت کە بە شێوەی ڤیدیۆ کۆنفرانس بەڕێوە چووە بازدەوە کراوە کە دەکرێت بە شێوەیەکی یەکگرتوو دەئەن بە بزوتنەوەی تاڵیباندا بنرێت یاخود جارێکی تر سزا بەسەر ئەو بزوتنەوەیدا بسەپێنرێتەوە ئەگەر هاتوو پابەندی ئەو بەڵێنانە نەبوو کە بۆ ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ و مافەکانی ژنان و پەیوەندیان نێودەوڵەتیەکان داوێتی. دانپێدانانی وڵاتانی جیهان با بزوتنەوەی تاڵیبان هەنگاوێکی سیاسی گرنگی وڵاتانی جیهانە کە لێکەوتەی گەورەی لە سەردۆخی بزوتنەوەکە دەبێت. با شێوەیەک تاڵیبان دەتوانێت داوای ئەو هاوکاریە دەرەکیانە بکات کە حکوومەتی پێشووی ئەفغانستان وەری دەگرت. هەروەها لە کۆبوونەوەکەدا باز لە درێژکردنەوەی بەرواری سیوێکی ئاب کراوە کە جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەک دواوادە بۆ کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە ئەفغانستاندا بووی تا ئەوەی ویلایەتە یەکگرتووەکان و وڵاتانی تری ڕۆژئاوا بواری زیاتریان لەبەردەستدا بێ بۆ بردنەدەرەوەی هاوڵاتیەکانی خۆیان و ئەو ئەفغانیانەی کە هاوکاری هێزە ڕۆژئاوایەکانیان کردووە لە ئێستادا مەترسی لەسەر ژیانیان هەیە. هەواڵەکانمان پێشکەشکردن. کاتێکی خۆش.